دەتەوێت بڕۆیت بۆ مۆڵێک بە چرکەیەک ئەوەی دەتەوێت بیدۆزیتەوە بازارگا گەورەترین مۆلی ئۆنلاینە بە هەزارەها کاڵا لەناو بازارگە بەردەستن بە گەیاندنی خێرا بۆ هەموو کوردستان ئەلکترۆنی ئافرەتان پیاوان منداڵان کەرەستەکانی ناوماڵ قوتابخانە ئۆتۆمبیل پەرتووک گەیمینگ وەرزش و گشت کاڵاکانی تر سڵاوتان لەبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیویەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست لە جیهاندا زۆر کەس هەن لە شێوەدا لە خەڵک جیاوازن بەڵام ئەوەی ئەمڕۆ نیشانتان دەدەین تەنها جیاوازی ڕوخسار نییە بەڵکو جیاوازی لە هەڵسو کەوتیشدایە ئەمڕۆ قسە لەسەر کەسانێک دەکەین کە لە ڕوخسار و ڕەفتاردا بەڕادەیەک لە مەیمون دەچن کە وێنان ناکرێ لە هەمان کاتیشدا زۆر هەستێکی ناخۆش و دڵتەزێنە ئەم کوڕە ناوی ئیلیە و تەمەنی 21 ساڵە بڕوام وایە هەمووتان هاوڕان کە جیاواز دەردەکەوێت لەگەڵ کەسانی تر بەڵام تەنها لە شێوەدا لە خەڵک جیاواز نییە بەڵکو وەکو دایکی دەڵێ هەرگیز ئەو خواردنانە ناخوا کە بۆی ئامادە دەکات بەڵکو کوڕەکەی دەچێت بۆ دارستان و مۆز و میوەکانی تر دەخوا بەڵام ئەوە نامۆیە کە تەنانەت گیاش دەخوات و ڕەوشی هەرگیز لە ڕەوشتەکانی مرۆڤ ناچێت بەڵکو هاوشێوە لە ڕەوشی مەیمون دەچێت هیچ فێری قسەکردنیش نەبووە تەنها بە دەنگی جیاواز هەستەکانی دەردەخا کە لە دەنگی مەیمون دەچێت بە ئاسانی پێشبینی ئەوە دەکرێت کە ژیان ئاسان نییە بۆ ئەم منداڵە و دایکی لە گوندەکەیان لە فرواندا ئیلی بە شێوەیەکی زۆر بەرچاو لە هاوتەمەنەکانی خۆی دواکەوتووە لە ئاستی بیرکردنەوەدا و کێشی فێربوونی هەیە و نەیتوانیەوە بچێ بۆ قوتابخانە هەموو خەڵکی گوندەکە هاوسۆز نین لەگەڵ ئیلی و خێزانەکەیدا بەڵکو گاڵتەی پێدەکەن و بە مەیمون دەیچوێنن بە تێپەڕبوونی کات ئیلی لە خەڵک دەترسێت و کاتی زیاتر لە دارستاندا بەسەر دەبات بێگومان ئەمە ژیارمەتی گەشە سندنی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی نادات زۆر ئازار بەخشە بزانی خەڵکی چەند دڵڕەقن بەڵام دەتوانین بڵین هەر کەسێک گاڵتە بە کەسێک بکات تەنها لەبەر ئەوەی وەک ئەو لەدایک نەبووە ئەوە لە ئیلی زیاتر لە ئاژەڵ دەچێت بەڵکو ئەو زۆرە مرۆڤانە زۆر لە ئاژەڵیش پیسترن بێگومان هاوسۆزی تەنها بۆ ئیلی نییە بەڵکو دایکشێتی ئەم ژنە شایانی ڕێزێکی گەورەیە سەرڕای قورسی مامەڵەکردن لەگەڵ کوڕەکەیدا لەگەڵ هەموو ئەمانەش ئەو هێشتا کوڕەکەی بە دیاری ئاسمان ناو دەبات لە ڕاستیدا پێش ئیلی 5 حاڵەتی دووگیانبوونی هەبووە بەڵام هیچ کامیان سەرکەوتوو نەبوون ئیلی بوو بە یەکەم منداڵ کە بۆی بمێنێت پەروەردەکردنی منداڵێکی جیاواز زۆر سەختە بەڵام ژیانی ئەم ژنە زۆر ئاسانتر دەبێت ئەگەر گوندنشینەکان بە تێگەشتنێکی زیاترەوە مامەڵێ لەگەڵ خێزانەکەیدا بکەن ئەم دایکە دەڵێت کوڕەکەی ئەوەندە هەست بە ترس دەکا کە تەنها بە بینینی خەڵکی ڕادەکات بۆ شوێنێکی دوور دایکشی هیچی لە دەست نایەت جگە لەوەی بە دوایدا ڕابکات ئەگەر وانەکات لەوانەیە کوڕەکەی ون بێت و نەگەڕێتەوە بۆ ماڵەوە هەرچەندە 21 ساڵشی تێپەڕاندووە بەڵام هێشتا بە باشی ناتوانێت بە ئاسایی ژیان بەڕێ بکات ڕۆژێک لە هەفتەیەکدا کوڕەکەی و دایکی 230 کیلۆمەتر ڕایان کرد ئەمە ژنەکەی ناسار کە شتێکی وەکو حەبلی ئەسب دروست بکە تا کوڕەکەی لە دارستاندا بگرێتەوە بەڕاستی ئەمە شتێکی دڵتەزێنە زۆرینەی خەڵک ناتوانن تەنانەت دوێنەی ئەوە بکەن کە ڕۆژانە بەسەر ئەم دایکەدا دێت سەرڕای هەموو ئەمانش هێشتا شێتانە کوڕەکەی خۆش دەوێت و هەموو ڕۆژێک سوپاسی خوددا دەکا کە پێی بەخشیوە ڕۆژنامە نووسەکان چیرۆکی ئەم کوڕیان زانی و فیلمێکی دۆکۆمنتاریان لەسەر تۆمار کرد کە دایکی چیرۆکی ئێڵی دەگێڕێتەوە بە پێیوتەی ژنەکە هەندێک لە دراوسەکان بەڕاستی هاوکاری کوڕەکەی دەکەن و هەوڵ دەدەن لە دارستان دوور بکەوێتەوە هەندێک جار خواردنی زۆرا و زۆر و خواردنەوە گازیەکانی بۆ دەهێنن بەڵام بەداخەوە ئەو کەسانی کە گاڵتە بە ئێڵی دەکەن زیاترن وەک لەو کەسانی کە هاوکاری دەکەن زۆرینەیان وەک مرۆڤ سەیری ناکەن بەڵکو وا بۆی دەڕوانن کە تەنها ئاژەڵێکە و دەکرێت هەراسان بکرێت
ژنەکە دەڵێت تەنها منداڵان گاڵتە بە کوڕەکەم ناکەن، بەڵکو زۆر کات کوڕەکەم دەبێت بەرگەی لێدانی گەورەکانیش بگرێ. کاتێک ئێڵی لە دارستانەکاندا دەدۆزێتەوە زۆر جار دەبینێت کە جستی شوێنی لێدانی پێوە دیارە، ئەویش ناتوانێت یارمەتی بدات، بەڵام دڵی خەریکە دەتەقێت لە ئازاردا بۆ ڕۆڵەکەی. بە خۆشحاڵیەوە فیلمەکە زۆر کەسی گۆڕی، ئەویش کاتێک بیریان لەو بارودۆخە کردەوە کە ئەم خێزانە پەیدا تێدەپەڕێت و هەستیان بەرامبەریان زوڵا. ئەو کەسانی فیلمەکەیان دروست کرد هەڵمەتێکشیان ڕێکخست بۆ کۆکردنەوەی هاوکاری و توانیان 1000 پارەی جۆری جوونەی کۆ بکەنەوە کە بە نزیکەی دەکاتە 1500 دۆلاری ئەمریکی. بەڵام هەموو شتێک پەیوەزنیە بە پارەوە، بەڵکو دەرهێنەرانی فیلمەکە هیوایان وایە کە ئەم خێزانە زیاتر هاوکاری بکرێن، کەسیش گاڵتە بە ئێڵی نەکات. لەوانەیە بڕوا دوابێ بارودۆخی ئێڵی تاکە حاڵەتە، بەڵام بەو شێوەیە نییە. لە فرواندا خێزانێکەیە کە هەموو منداڵەکانیان وەک ئێڵین، باوانیان زۆر ئاساین، بەڵام منداڵەکانیان گەشەیان لاوازە، هەرچەندە هێشتا ناتوان لە خوێندنگەیەکی تایبەت بخوێنن، بەڵام ناچار نەبوون بەرگەی هەراسانکردنی گوندنشینەکان بگرن، بەڵام ناتوانین بڵین داهاتوویەکی ڕوونیان هەیە. لە ڕاستیدا باوانیان لە دۆخێکی سەختدا بوون و دەبوایە هەمیشە هەوڵ بدەن پارە پەیدا بکەن. کات و هێزی ئەویان نەبوو چاودێری منداڵە خاون پێداویستیەکانیان بکەن، بۆیە ماوەی 3 ساڵ لە ماڵەوە هێشتیانیانەوە و دەرگیان لەسەر داخستن. بە خۆشحاڵیەوە ڕۆژنامە نووسەکان چیرۆکی منداڵەکانیان زانی و هاوکاری خێزانی منداڵەکانیان کرد. منداڵەکانیان ناردە سنتەرێکی کۆمەڵایەتی کە نزیکەی 400 منداڵی خاون پێداویستی تایبەت هاوکاری وەردەگرن تێیدا کە پسپۆڕانی تایبەت فێری خوێندنەوە و کارکردنیان دەکەن لەسەر کۆمپیوتەر. بۆیە لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵێم هیچ مرۆڤێک نییە کە تا مردن پێویست بکات لەسەر یەک بارودۆخێک بمێنێتەوە، بەڵکو ئەو جۆرە کەسانە بە هاوکاری ئێمە دەتوانن ئەوانیش ژیانێکی ئاسایی بەڕێ بکەن و تووشی توانج و گاڵتەکردن نەبن، بەڵکو تەنها پێویستیان بەوەیە کە هاوکاری بکرێن لەلایەن کەسانی دڵسۆزەوە. بەم زۆرەش گەیشتمە کۆتایی ڤیدیۆکەم. هیوادارم ڤیدیۆکەمتان بەدڵ بوو بێت. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.